فێربوون لە ئەزموونەوە بۆ ئەوەی شایستە و ئامادە بین بۆ خزمەتکردنی عیسای مەسیح دەبێت لە ئەزموونەکانمانەوە شت فێر بین. ئەمە نهێنی نییە کە لە هەر چوار ئنجیلەکەدا ئەیسا هەمیشە فێری ئەوەی کردوین کە ئەوە بەس نییە زانیاریەکان تەنها لە مێشکماندا هەبن، بەڵکو پێویستە لە ناو دڵەکانیشدا بن کە ئەمەش بشێکی زۆری لە خێریەوە دەست پێ دەکات. ئەم پرسەی لای ئەیسا بەدی دەکەین کە لە ڕێگەی چۆنیەتی ئامادەکردنی ئەو 12 نێردراوەیە هەست بە دووبارە بوونەوەی چیرۆکەکان دەکەین لە چوار ئنجیلەکەدا. لە مەتا باسی چیرۆکێک کراوە، لەم چیرۆکەدا گرنگی بە ئامادەکردنی ئەوانی دیکە دراوە. بەڵام لە ئەنجیلی مەرقۆس کاتێک هەمان چیرۆک دەگێڕێتەوە تەنیا بە جیاوازێکی کەمەوە یان بە زیادکردنی شتێکی سادە دەیخاتە ڕوو. بەڵام بە هەمان شێوە هەر جەخت لەسەر ئامادەکردنی ئەوانی دیکە دەکات. ئەمەش کارێکی گرنگ و ناوازەیە. سەرەڕای دووبارە بوونەوەی ئەو چیرۆکانە کە لە هەر یەکێکیاندا کۆمەڵێک بنەمای ناوازە بەدی دەکەین. هەندێک کات هاوبەشی دەکەن لە خستنە ڕووی هەمان بنەما و هەندێک کات هەمان چیرۆک دوو بنەمای جیاواز دەخەنە ڕوو. لە مەرقۆس بەشی 6 تەرکیزی زۆر کراوەتە سەر فێربوون لە ڕێگەی ئەزموونەوە. بۆیە دەفەرموێت ئینجا بە گوندەکانی دەوروبەردا دەگەڕا و خەڵکی فێر دەکرد، واتە مەسیح هەمکاری دەکرد. 12 قوتابیەکەی بان کرد، دوو دەستی بەناردنیان کرد بۆەوەی ببنە پاڵپشت و هاندەر بۆ یەکترین. ئەم بنەمایە زۆر گرنگە. تەنانەت وای لێ هاتبوو بە گروپ دەیناردن، چونکە لە هەندێک بارودۆخی قورسدا پێویستیان بە یەکتر دەبوو. ئەیسا ڕێی بۆ ئەم شتە خۆش دەکرد و بەردەوام دەبێت و دەڵێت دەسەڵاتی بەسەر ڕۆحە پیسەکاندا پێدان. ئەوانش چوونە دەرەوە و جارێت تۆبەکردنیاندا. ڕۆحی پیس زۆریان دەرکرد و زۆر نەخۆشیان بە ڕۆن چەور کرد و چاکیان کردەوە. ئەمە یەکێک بوو لە ئەزموونە جیاوازەکانی ئەیسای مەسیح نێدراوەکانی بۆ ئەوە بانکێش کرد. کاتێک ڕاستیەکانی نێو کتێبەکەی خۆی بۆشی دەکردنەوە و فێریانی دەکرد. دواتر ئەمەش زۆر بەسوود بوو بۆ ژیانیان. گەر لە ئادەم بڕوانین کاتێک لە خزمەتی نێردراوەکاندا دەبێت، دوای بەرزبوونەوەی ئیسا شتێکی گرنگ دەربارەی ئەم بابەتە دەبینین. کاتێک ئازایەتی پەترۆس و یوحەنایان بینی و زانیان خەڵکێکی نەخوێندەوار و سادەن سەرسام بوون و بۆیان دەرکەوت کە ئەم پیاوانە پێشتر لەگەڵ ئیسادا بوون. ئەو شتانەی لە ژیانی پەترۆس و یوحەنا و نێردراوەکانی دیکەدا دەبینرێن شتانێکی فێربوونیە، فێرکاریە و تەنیا بۆ بابەتی گوێبستنی نییە، بەڵکو ئەزموونیان کردووە لەو کاتەدا کە لەگەڵ ئیسا بوون. ئەم فێربوونە لە ڕێگای ئەزموونەوەیە. دەبێت ئاگادار بین ئەمە هەندانی نەزانین و نەخوێندەواری نییە. ئەم بنەمایەمە بەستی ئەو شتە نییە. هەروەک چۆن لاهوت و فێرگەکانی کتێبی پیرۆزوانە خصوصیەکان و توێژینەوەی باڵاکان ڕەت ناکەنەوە بە دڵنیایی و ئێمە پێویستمان بە هەموو ئەمانە هەیە. بەڵام ئەو ڕاستیە یەکێک لە هەرە گرنگترین ڕێگاکانە بۆ فێربوون لە ڕێگای ئەزموونەوە. یەکێک لەو شتانەی کە مای داخە ئەوەیە کاتێک جموجۆڵەکانمان لە پانتایی خوێندنی ئاکادمی زیاتر دەبێ وامان لێ دەکات ڕێگری لە خەڵق بکەین بەهۆی ئەزموونەوە فێر بن. شتەکەش لە ئاڵوگۆڕکردنی زانیارەکاندا کوور دەبێتەوە لە مێشکمانە و مێشکێکی دیکەدا لە بری ئەزموون و بەرکەوتن. بۆیە ئێمەش دەبێت ئاگاداری ئەو خاڵە بین و دەرفەت بۆ خاڵێکی تر بڕەخسێنین کە ڕێگە بە بەرکەوتنی واقع بدات بە خەڵک، هەروەها گواستنەوەی زانیاریش لە ڕێگەی ئەزموونەوە و شت فێر ببن. ئەمە ژوای لە خەڵق کردووە کە پەیمانگای بکەنەوە بۆ خوێندنی کتێبی پیرۆز. یەکێک لەوانە لە کۆتایی سەدەی 19دا بوو. ئەوان منهەجیان لەسەر بنەمایەک دامەزراندووە کە خوێندکاران بەیانیان ئامادەی وانەکانیان بکەن و وانەکانیان پێ بدەن و بە درێژایی ئێوارە بانگەواز بکەن، وەک بەکارهێنانێکی کردەی بۆ ئەوەی کە بەیانیان فێری بوون. ئەمە شێوازی بنەڕەتی فێرکردن بوو لە سەردەمەدا و لەسەر بنەمای شێوازی فێرکردنی ئیسای مەسیح بوو کە ئەوەیە کە پێویستە لە ڕێگەی ئەزموونەوە فێر بن. بۆیە پێویستە لە ڕێگای ئەزموونەوە فێر بین، چونکە بەڕاستی ئەو شتەیە لە ئێستادا لە دەستمان داوە و لە هەمان کاتدا ئەزموون کاریگەریەکی لەسەر ژیانمان زۆرە. پرسیار بۆ تێفکرین و تێڕامان ئەمەیە لێرەدا. کاتێک بیر لە کاریگەرترین ئەزموونی فێربوون دەکەینەوە لە ژیانمان، چ شتێک ئەو ئەزموونە جیاواز دەکات؟ زۆر جارە گەر بگەڕێنەوە بیر لە ئەزموونە ئەکادمی و پەروەردەیەکانی تری خۆمان بکەینەوە، لە ڕاستیدا بۆمان دەرەکەوێت ئەو ئەزموونەی هەمانە لە ڕێگای تاقیکردنەوە و جێبەجێکردنی ئەو شتانەوە بووە کە لە پۆلەکەدا پێری بووین، یاخود لە ڕێگای ئەو ڕوودا و تاقیکردنەوانە بووە کە یەزدان دەیخاتە سەر ڕێڕەوی ژیانمان. ئەزموونە ئەکادیمیەکان ماناوێکی قوڵیان ناوێت تا زمانێکە نەبن ئەزموونی فعلی. ئەوسا دەبنە بەشێک لە ژیانی ئێمە، نەک تەنیا زانیاری بن، بەڵکو لە زێنماندا دەمێننەوە. لە ڕاستیدا ئێمە لە ڕێگای ئەزموونی کرداریەوە فێر دەبین و بەو شێوەیە تێدەگەین، چونە بنەمایە جێبەجێەکەین و نەکەر بە تەنیا لە ژیانی خۆمان دووبارە بکەینەوە، بەڵکو لەگەڵ خەڵکی تریشدا هاوبەشی پێ بکەین، کەواتە ئەو ئەزموونەکە لە ژیانمان دەگۆڕێت. ئێمە پێویستمان بە ئەزموون و خبرە هەیە بۆ گەشەکردن، هەروەها پێویستمان بە ئەزموون و خبرەی ئەوانی دیکەش هەیە. هەروەک چۆن پۆلس لە پەیامەکەی خۆیدا بۆ گەلانی ئەفەسۆس لە بەشی 6 ئاەتەکانی 11 بە دواوە پێیان دەفەرموێت
چیتر مەسیح بە هەندێکی دا بنە دنێراو بە هەندێک پێغەمبەر بە هەندێک مزگەێنی دەر هەندێکیشی کرد بە شوان و مامۆستا بۆ ئامادەکردنی گەلی پیرۆزی خۆی بۆ کاری خزمەت بۆ بنیادنانی جستەی مەسیح. هەمومان پێویستە ئامادە و ئامادەکراو بین. یەکێک لە باشترین ڕێگاکان و ئامادەبوون ئەزمونەکانی ژیانی ڕۆژانن. با جارێکی دیریکە بۆ بنەماکە بگەڕێنەوە. بۆ ئەوەی شایستە و ئامادە بین بۆ خزمەتکردنی ئەیسای مەسیح دەبێت لە ئەزمونەکانەوە شت فێر ببین.